ناوی کتێب لە سەرەتادا وشەکە نەبوو، نووسینی دڵشاد حامید دەروێش لە بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری ڕەهەن. هەرچەندە شۆپنهاور فەیلسوفی دڵخوازی نووسەری ئەم کتێبەیە، بەڵام کۆمەڵێک هۆکاری بابەتی لە پشت نووسینی ئەم کتێبەوەن. دیارترینیان ئەو وێناچەوتەی شۆپنهاوەرە کە لە ڕێگەی کۆمەڵێک تێکستی کرد و کاڵەوە بە خوێنەری کورد گەیەنراوە. دوجار ئەم فەیلسوفە هیچی نەکردووە جگە لە گواستنەوەیکی میکانیکی ژیانی خۆی بۆ نێو کایی فەلسەفە. زیاتر لەمە هەندێک شۆپنهاوەر بە فەیلسوفێکی ڕەسەن هەژبار ناکەن و سووک سەرنجی فەلسەفەکەی دەدەن. ئامانجی نووسینی ئەم کتێبە هەم ڕزگارکردنی ئەم فەیلسوفەیە لەو گەندە گۆیانەی کە تێکڕای فەلسەفەکەی بە ژیانی بار دەکەن، هەمیش داکۆشیکردنە لەوەی کە شۆپنهاوەر فەیلسوفێکی ڕەسەنە و ئەو تیۆریە و بیرۆکانی وەریگرتوون بۆ مەبەستێکی دیکە بەکاری هێناون.